جەمال خاشقجی. 2 ساڵە جەمال خاشقچی کوژراوە تا ئێستا شارەنووسی تەرمەکەی نادیارە، بەڵام بکوژە سەرەکیەکان ئازادن. ڕۆژی 2 مانگی 10 ساڵی 2010 جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سەعودی لە تەمەنی 50 ساڵیدا لە نێو کونسوڵخانەی وڵاتەکەی لە تورکیا خنکێنرا و دواتر تەرمەکەی پارچە پارچەکرا. سەرەڕای نکۆڵیکردن لەو تاوانە بۆ ماوەی 18 ڕۆژ، بەڵام دواتر لە ژێر فشاری هەوڵا دیبلۆماسیەکانی تورکیا کە تاوانەکە لە سەرخاکەکەی ئەو کرابوو، دەسەڵاتدارانی سەعودیادانیان با کوشتنەکەدانا کە لەلایەن تیمێکەوە ئەنجام دراوە، بەڵام تا ئێستا دوای 2 ساڵ هێشتا چارەنووسی تەرمەکەی بە تەواوەتی ئاشکرا نییە. دوای 2 ساڵ جارێکی دیکە بڕیاردەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ حاڵەتەکانی کوشتنی هەڕەمەکی و لە دەرەوەی یاسا داوا دەکات بەرپرسیارەتی شازادەی جێنشینی سعودیا لە دۆسیە کوشتنی خاشقچی ئاشکرا بکرێت. ئەنیس کالامارد بڕیاردەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان بۆ حاڵەتەکانی کوشتنی هەڕەمەکی و لە دەرەوە یاسا ڕاگەیاند پێویستە ئاژانسی هەواڵگەری ناوەندی ئەمریکا CIA ڕایگشتی لە هەڵسەنگاندنی خۆی سەبارەت بە بەرپرسیارەتی محەممەد بن سەلمان لە کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس ئاشکرا بکات. ئەو بەرپرسەی نەتەوە یەکگرتووەکان بە ئاشکرا ئاماژە بۆ ئەوە دەکات کە دەوڵەتی سعودیە خاشقچی کوشتووە، بەڵام ئەو بەداخە بۆ ئەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا نەتوانراوە کارێکی وا بکرێت کە لە سەراستی نێودەوڵەتی سعودیە لە بەرامبەر ئەو تاوانەدا باج بدات. دوای ملدانی بۆ فشارەکانی تورکیا و نەتەوە یەکگرتووەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی، سعودیا ڕۆژی 3 مانگی 1 ساڵی 2019 پرۆسەی دادگایی 11 کەسی دەست پێ کرد کە هیچیان کەسایەتی باڵا و بەرپرس نەبوون. لەو 11 کەسە سەرەتا 5 سزای لە 3 دارەدانیان بۆ دەرچوو، 3یان بە زیندانی جیاواز سزادران و 3 دیکەشیان بڕیاری بێتاوانیان بۆ دەرچوو. لە 7 مانگی ڕابردووی ئەم ساڵ دادگای سعودیا بڕیاری لە 3 دارەدانی بۆ 5 تاوانبارەکە هەڵوەشاندەوە و بە زیندانی 27 ساڵ گۆڕی و دۆسیەکەی بە تەواوەتی داخست. تا ئێستا نەکار بەرپرسیارەتی شازادەی جێنشین لەو تاوانە بە شاراوەی ماوەتەوە، هەرێکە لە سەعود قەحتانی ڕاوێژکاری پێشووی دیوانی پاشایەتی و ئەحمەد عسیری جێگری پێشووی سەرۆکی هەواڵگری و محەممەد عوتەیبی کۆنسوڵی سعودیا لە ئیستانبول کە لە کەسایەتیە نزیکەکانی شازادەی جێنشین و لە دیارترین تۆمەتبارانی دۆسیەکان ئازادکران. هەر لە سەرەتای دادگایەکەی سعودیا، نوێنەری نەتەوە یەکگرتووەکان و ڕێکخراوە نێونەتەوەیەکان بە گاڵتەجار و پێچەوانەی دادگەری ناویان برد. بەو پێی دادگایی کەسانی بەرپرسی یەکەمی تاوانەکە و ئەوانەی فەرمانی کوشتنەکەیان دەرکردبوو لە خۆ نەگرتبوو، بڕیاری بێتاوانی تۆمەتبارە سەرەکیەکانی تێدا درا.